گۆڕان ئەم جارە سوپرایزێکی جیاوازی بۆ هەڵبژاردن دەبێت. بزوتنەوەکە پلانی کشانەوەیان هەیە لە هەڵبژاردن و دانا ئەحمەد مەجیدیش پێشنیاز کراوە ببێتە ڕێکخەری گۆڕان. کەمتر لە 2 مانگی ماوە بۆ هەڵبژاردنەکەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، هەرچەندە گۆڕانیش هاوشێوەی لایەنەکان چۆتە ناو کەمپینی بانگەشەی هەڵبژاردن و بە ناڕاستەوخۆ بانگەشەی هەڵبژاردننی دەست پێ کردووە. بەڵام تیوەرزانیوێتی کە بزوتنەوەی گۆڕان پلانی کشانەوە و بایکۆتکردنی لە هەڵبژاردنەکان وەک بژاردەیەک ئامادە کردووە و لە ناو بڕیار بەدەستانی ئەو حیزبا گفتوگۆی لەسەر دەکرێت. بەپێی زانیاریەکان گۆڕان یەکێک لە بژاردەکانی بەردەمی هەڵپەساردنی بەشداریکردنە لە هەڵبژاردنەکەی مانگی دەی پەرلەمانی کوردستان. سەرچاوەیەکی ئاگادار لە ناو گۆڕان بە تیواری وتووە کە هەرچەندان ناڕاستەوخۆ دەست بە کەمپینی بانگەشەی هەڵبژاردن کراوە و لێرە و لەوێ کاندید و کەسایەتیەکانی گۆڕان کار بۆ ناساندنیان دەکرێت. بەڵام بژاردەی کشانەوە بژاردەیەکی بەهێزە و ماوەی 2 هەفتەیە بە نهێنی گفتوگۆی لەسەر دەکرێت. بژاردەکە لەلایەن چەند کەسایەتیەکی نزیک گۆڕان بە عوسمانی حاجی مەحموودیشەوە پشتگیری کراوە، بەڵام بە مەرجی جێبەجێکردنی داواکاریەکانی پێشتری لا گۆڕان کە بەشێکیان پەیوەندی بە مڵک و ماڵی گۆڕانەوە هەیە. بەپێی زانیاریەکانی تیوار هەردوو بەرەی عومەری سەید عەلی و کوڕانی نەوشیروان مستەفاش بژاردەی هەڵپەساردنی هەڵبژاردنیان ڕەت نەکردوتەوە و وەک نێوەندگیرێک بۆ چارەسەری کێشە و ناکۆکیەکانی نێوانیان بەخراپی نازانن. هەر بەپێی زانیاریەکان هاتنەوەی دانا ئەحمەد مەجید پارێزگاری پێشووی سلێمانی لەسەر داوای کوڕانی نەوشیروان مستەفا بووە و پێشنیازی ئەوە خراوەتە بەردەستی کە بکرێتە ڕێکخەری گۆڕان، بەڵام دانا ئەحمەد مەجیدیش چەند مەرج و داواکاریەکی هەیە. سەرچاوەیەک بە تیواری وت عومەری سەید عەلیش پێشنیازکردنی دانا ئەحمەد مەجیدی ڕەت نەکردوتەوە، بەڵام هەڵوێستی ڕوون نییە هێشتا. هەر چۆنێک بێت کاندیدکردنی پارێزگاری پێشووتری سلێمانی بۆ ڕێکخەری گۆڕان وەک کاندیدی نێوەندگیری هەردوو بەرەکەی گۆڕان دەردەکەوێت و جڤاتی گۆڕانیش گڵۆپی سەوزیان بۆ دانا ئەحمەد مەجید هەڵکردووە. بەڵام کەسێکی نزیکی دانا ئەحمەد مەجید دەڵێت کاکدانا مەرجی هەیە و چاوەڕێی ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەکات و لەسەر بنەمای قەبارەی گۆڕان لە هەڵبژاردن بڕیار دەدات. جگەلەوەش داوای کردووە هەردوو بەرەکە پشتگیری بکەن و نایەوێت لەسەر حسابی لایەنێکیان ببێتە ڕێکخەری بزوتنەوەی گۆڕان. هەرچی دەربارەی بژاردەی هەڵپەساردنی بەشداریکردنی گۆڕانە لە هەڵبژاردن لەلایەن دانا ئەحمەد مەجیدیشەوە پەسەند کراوە و چاوەڕێی گفتوگۆی نێوان دوو بەرەکەیە تا بگەنە ڕێککەوتن. سەرەتای ئەم مانگا دانا ئەحمەد مەجید پارێزگاری پێشووتری سلێمانی لە دەرەوەی وڵاتەوە دوای چەندین ساڵ گەڕایەوە سلێمانی. بەپێی زانیاریەکانی تیوار دۆسیە یاساییەکانی سەردانا ئەحمەد مەجید لە دۆسیەی گەندەڵی و نەمانی پارەی وشکە ساڵی داخراون. سەرچاوەیەک بۆ تیوار دواوە و دەڵێت یەکێتیش گڵۆپی سەوزی بۆ دانانی دانا ئەحمەد مەجید هەڵکردووە و قوبات تاڵەبانی ئاگاداری چارەسەرکردنی دۆسیە یاساییەکانیەتی. لە ئەگەری سەرگرتنی ئەمەشدا گۆڕان دوای نەوشیروان مستەفا و عومەری سەید عەلی دانا ئەحمەد مەجید وەک سێیەم کەس لەسەر کورسی یەکەمی گۆڕان دادەنێت.